پێیتەس خۆش بێ سعدیگیان سلامت بۆخوایەوە زەڕور بووم بۆ حەبانە بەس یەکشتە پێ بڵێم معجیبی ئەو فێڵانی تۆم سعدی باشە تۆ چۆن ئاوا ئەم سەرۆسەرە بە هەنار کرد ورە بامە مەسەتی وەچی دەهام و هەنار وەچی توش دەبە بەسەر ئاوێ ئاوی نادەبێ هەنار بە مەزمننا وڵاتی نییە زۆر ئۆین بازی مەکر بازی لە مەکری تو قەت دەرناچم سعدی شتێک ئەنجامەوێ ئەم هەفتەیە لە لای من بمێنیتەوە ورە بابی واسم لێ بیدا وا تازە مشکلەکەم حەل کردیە مۆزی و حەبانە خەریک بوونیە فەرتەنەیەک دروست بیتن کاکە دەهام و هەنارم بردەوێ دەری باش بوونیە تەرتیبم کرد کێفی خۆتە سعدی مناڵەکە پێویستی بە تۆیە خۆ من پێویستم بە تۆ نییە هەی ئۆین باز هێشتا مندار لەدایک نەبووە پێویستی بە بابەیە ئەی چۆن تۆ بێ ئاگاو لە من بێ نازم بێتە سعدیگیان ئەی لەم کاتەیە تۆ بێ لەگەڵ منابی نەک ئاوا لێم دووربی خۆتە زانێ ماوەی بەخۆ زۆرم خەفەت خواردووە کورە چاوەکە منداڵ لە ناو زجیە جارێک کەس ناناسی چیشی بە من نا سعدی ئەڤین چێ ڕۆژە سێری ڤیدۆیەکم کرد دکتۆرێک بۆ قسەیە کرد لەسەر و ئافرەتانەی کە دووگیانن ئەیوت ئەبێت لەو کاتەیە باوە و زیاتر ئاگای لە دایکەکە بێ ئەزانی بۆ ئەیو نازی پێنێ یان گرنگی پێنێ یانە و کەسە خەفە زۆر بخوا مناڵەکەی گێژە حل دەرەچێت کورە ئەگەر منداڵی سعدی بیتن ئاخر دەردەچیتن وەچی ئارامی سەگەنێ دەریە دەری داچتی باخراب نییە زۆر زیدیە زۆر لێگەڕێ منداری بێت بە هەر نەوعەچی بێتە دی ئەوەندە ئەوەی مەکە ئەوەندە ئەوەی بازاتی مەکرد بازاتی مەکە لێستا ئەو مندارانەی ئەو مندارێ فاشل دەردەچی ها ئێستا ئەوەندە ڕووی مەدە ئەو مندارێ کێفی خۆتە سعدی ئەبێت تۆ ئەم هەفتەیە لە لای من بیت چۆن حلیەکەی حلیکە ئەخەت ناتوانم باوم ئێستا متابعەم دەکەن والله ئێستا کە دیە هەستیان کردیە کە ئەمن ئەولام هەیە کاچێمە لەکوێوە هەستی پێیەکە کورە بابادی بەلیکە جێش ئەو جێشە چیە زانەیە ئەو جێشە من هەز دەکەم قسەی دین و دەبا ئەگەنا تێناکەم هەنار کو دەزانی ئەمە نەچیمە سەفەرێک هەموو کەسەکی لەستا بکردە جاسوس کێفی خۆتە سعدی منە مێم هەفتەیە لە لای من بی فێڵ شتێ بدۆزڕۆ لە سەفەرم هەیە کورە بابە مۆدیلی سەفەری نەما سەفەر کۆدا دەبشت نوێ ببینمەوە ناسا کێفی خۆتە ئیترە بێم هەفتەیە لای من بی لە بە خاتری بەبۆکەی دەبینیە درو دەرفەسەی بکەم شخصێتێکی جوانم هەبوونیە ئەو دوو ژنە مینە نییە فێر 1000 کلاوات بوو بابا بۆکەی بدێ بەبۆکە بدێ بابە جاری نێت نە بابە ئیشی هەیە والله بە بۆکە ناڵم بابە نایە ئەبێت تۆ ئەم هەفتەیە لای ئێمە بیت کێفی خۆتە کورە چاوەکەم کورە نالێ متابعەم دەکەن کێفی خۆتە حلیکەیتر فێڵەچی دەدۆزمەوە بزانم ئەو فێڵە سەر دەگری یادنا حەیرانە دەڕۆم چیشی نییە والله سعدی هیچ ئیشم نییە بەڵام برسیمە خواردنم بۆ داواکە خەمن نەبی چ خواردنەکەت دەوێت حەزم لە ماسیە لە مەطعمی خۆمان یەک ماسیمانەیە دەرەزە یەکە پیتزایەکە لەوی خۆشتر ماسێژی 3 کیلۆیی نییە بە ئەمیرەش لەگەرت بخوا نا خۆم و بەبەکە خۆت بەبۆکە باشە ماسێکی 3 کیلۆی کەم نییە نا کەم نییە خۆتو چی خۆتو بەعلیسا خۆم نییە بە سعدی گیان مناڵەکە حەیرانی بۆ باشە هەری مەطعمی خۆمان نییە بە دلیڤەری لۆت بین حەیرانی بم خدا حافظ حافظ سعدی گیان سەرچاو ماشەڵڵا بەڕێزی نییە لەبەر پیاوەکەت هەڵناسیەوە ناتوانم سعدی ئەو ئەبڵ ئەمیرات و هافێ کردیا سعدی ناتوانم من سبحان الله لە ڕۆشەبیرەتان الله لە ڕۆشەبیرەتان هەزار ڕەحمەت لە بیمەحێدین کو حەوایەوە بابم لەگەروانە سلام علیکم ئەولە جواب نادوێ کورە دەرێ عقارە نۆ گوندت تۆ کردیا ها گورێ وەڵاگەمی بخۆی ئەو کا سعدی وڵا نازانم چییە نازانین لە چێە نابێ پێغەمبەر نازانم ئەو خوش شایدە باشە ئەوێ دەرێ لە عەفت برای بەلێ و زۆڕنیان بێشی بێلێ و لێتدا یعنی سعدی کەس نەما لە دوکانەدانی ئەتوونە بی کورە ئەولا ناستی ئەوەندە بێ احترامی دوو پێم سعی ببێ فێر بە ئەگەیەکی لە تو بەتەمەنتر هات سەلامی کرد یەک پێ هەستەوە احترامی بگرە گفت و لەفتر لەگەری خۆش بی کورە خۆت لۆی گەورەتر نابی ئەمە چەند جاری ماوە دێمە ئێرە دەرم باشکم ئینشاڵڵا ئەو جارە گۆڕانکاری بەسداهاتێ و بڕێک ئاخر بووە بەخوای بڕە خراتری باشەوە بە بیرم هاتەوە ئەوێ ڕۆژێ دیتم لە ناو کۆمەرم مندارە چ هەر دەپەڕێت چەپرە لێرەدا دیگە و گایە ناوگۆلکانی ئەوە هەتوو ئاخر نابی کورە
أو كابرا أو ما عليه تسميل توكل ديار أخذ والله بيري بيشنا راسنا قلت الدنيا مار لتسار مع خول الديار أو أمانته أقعد لي بيتن لفت لي خدش خوش بي كرم أجيك هاد ناخد جورتو بيبري ماما أجر هاو تمني خوتو زاعر بو بيبري كاكا باشا تو كاكا هتو هالدار غادي دي على ليش دانك اللي أتيم أدي تور بمبري أيو روجي هلاش بخلاتو ما بدي توا تماشام كدي فردك باش تاخد هذا نقدر رويشتي أو تسبتي دا أبو مدة زلاوة والله يتنبو فردا قلت لي تلعبوا قلت باري دكاتن أو زعتو بري أو همو قماش اللي بدستيها وشي ساعة مال التصرفات دكاي يعني أنت تبي بازر كان يقول لك كرم كلا عقربة قلت لك أقرأ تدخل نك إيش قلت لي باري تساق دكاتك مش عندك كم دوري منه أو تازه نسعت منك دينا كابرا بتمام بريمام أجزاء بريكاك عمل له تمام أنت بيري بيدرم ما بقارمان بيني ما كلا السلام عليكم. عليكم السلام باشين كاكا انا بكوي واسكوا باشي. والله باشني بكاكا خير كوري بام حتى الساعبي او كوريبي خدا زاي النبي الساعبي 1 ديناري او تسيا يكشي لقردا لدكان الدانا لقري دسمكني بمر هذا بين قشماري بمن دكان او هذا كاتي ها درم كاكا تشيلو كل سكم دي دري انج وينج تينج او تسيا كاكا لو خاتي او خوا بيغمبري يعني قمي بتوك دخوان خواستا اري والله لو زياتر براجير تو دكم أتو أو تساوي مني أعمل هدد بينم تساوم روندا بيكورة كوش دو هاي كردي أعمل له اللي دكانم دانا لازم زيقرون بيتن با والله كاقارما قسم برب العالمين حتى الساعبي او كريبي نابي الساعبي 1 ديناري باشا حمزة جان أمن داولي بردن دكم خزارتم دكاني خوتا ديوش دوش اللي مشكل له دادنهم نابي توربي با والله طازة حتى الجانما يقدن كل شيء او دش دين اكرم كل حمزة أتوش متوسك الشيطان يعني أو من دارك قصيك دي أتوش سينجت فرعون بيتن رحمتك والدي خدنا الرزوي كل رحمة الله مردي اما لبني الدنيا رادم دين بغادم بس فكن دكان ما قارماني يكشلو كل شيء بكرم اول روش ندبرو داي كل حمزة أنا أخوي بينك كاكا ما شاء الله لو أدفع أبوه ما بقارمان أتواني ساعة متذكر كرة كانت ذنبي أقرتين لا سكرة شرط ببتسم بري بيش تو آن عقل كان باشا داش عقل اللي بيتن زين